بەناوی خی گەۆ میهرەبان لە هەر جگایەکن ڕێز و سڵاو و خۆشەویستیەمەتان ئاراستە بێ بینەرانی بەرنامەی پەیامیتەوە کەناڵی ئاسمانی پەیام لەگەڵ کامێرەمان یاوکارم یا و جمعە پەیامێکی دیکەی هاوڵاتیان بۆی ئازیز خۆشەویست دەگوازینەوە بە ئومێدیەوەی پەیامی ئەمجارشمان جێگەی سوود و ڕەزامەندی ئێوەی بەڕێز بێت. بەڕێزان ئەمڕۆ باز لە دۆستێکی دێرینەکەین، ئەویش نەوتە. ئەم دۆستە ماوەی زیاتر لە 2 ساڵە سەردانی هاوڵاتیانی کوردستانی نەکردووە. ماوەی 2 ساڵە نەوتی حکومەت نەچۆتە ناو زۆپای هاوڵاتیانەوە. لە ئێستاشدا وەرزی سەرما و سۆڵە خەریکە دەست پێ دەکات. لە ئێستاوە پاییز شنەشنی سەرما و سۆڵە لەگەڵ خۆیدا دێنێت. گەڵای درەختەکان پەیامێکن بۆ ئەوەی کە سەرمایەکی پڕ لە کڕێوە بەڕێوەیە بۆ ئەم زستانە. لە هاوڵاتیان دەپرسین ڕاو بۆ چوونت چییە سەبارەت بە نەدانی نەوت. لە ئێستادا نرخی بەرمیلێک نەوت زیاتر لە 150,000 دینارە. ئایا بەم قەیرانەوە هاوڵاتی دەتوانێت نەوت بۆ خۆی دابین کات؟ ئایا حکومەتی هەرێمی کوردستان بۆچی نەوت دابین ناکات بۆ هاوڵاتیان لە کاتێکدا وەک دەوتری خۆمان لەسەر بەحرێکین بەڵام خەریکە لە توێنی ئاخرکەین. لەگەڵ هاوڵاتیان ئەم پرسە تاوتوێ دەکەین با بزانین ڕابۆچوونان چییە سەبارەت بە پێنەدانی نەوت لە ماوەی 2 ساڵدا. خۆ ئەگەر ئەم ساڵش نەدرێت ئەگەر یە نەوت نرخێکی بەرەسەر بەخۆ ببینێت، بەڵام وشی کە تێبینیە تا ئێستا نەوت کەمتر لە 60 دۆلارەکە لە جیهاندا، بەڵام لە کوردستان بە زیاتر لە 130 دۆلار بۆ 40 دۆلار دەفرۆشرێت بە هاوڵاتیان. لەگەڵمانە بن با بزانین ڕابۆچوونی هاوڵاتیان جێ سەبارەتەوە بەتە فەرموون. ئەی نەوت، من و تۆ هەردوو هاودەردین، هەردوو گیرۆدەی حکومەتی کوردی. حکومەتە بە میلەتێکی ئاوا تایزن نەتوانێت بەرمیلە نەوت دوات چ دڵێک بێ خۆش بێ. خەڵک قابیلێتی ئەم خەڵکی کاتێت سەردەنگدان خۆی گۆڕێت و خۆی بۆم خۆشەکات و بۆی هەڵە پەرد و سەرچۆپی بۆگرێ ئەمە باجەکەیەتی خۆی گەورەش تا کێو نەبینێ بە فریتێ ناکە. وەکو سعری دۆلاری لات و هەر دقەی سعرێک هەموو دقەی چێتە سەری. وڵای لەو بڕوایم ئەگەر ظروف ئاوا بڕوە هەموو شتێک گرانتریشە بێ نەک نەوت. ئەم وەرەقەیەژیانجی 10,000 نەزەنی و بە بەلاش حەلاژەڵێ وەڵا نەوتانێ هیچی دیار نەبوو. هیچ و هیچ کاتە چەند سێ هاوڵاتی هیچە نە بەخوا بۆ قەترەیە بیخەیە چاوت نیمان. چەندێکە نەوتی وەرنەگرتووە؟ پرسیارێکی مێژوویە وەرم نەگرتووە. چەند ساڵە؟ چەند ساڵ دەکەوێ؟ باشە. ئەمڕۆی تۆ حکومەت بۆ نەوت نادا. بۆچی بیدا؟ خەڵک قابیلێتی ئەم خەڵکی کاتێت سەردەنگدان خۆی گۆڕێت و خۆی بۆم خۆشەکات و بۆی هەڵە پەرد و سەرچۆپی بۆگرێ ئەمە باجەکەیەتی خۆی گەورەش تا کێو نەبینێ بە فریتێ ناکە. خەتای میلەت خۆیەتی؟ خەتای میلەت خۆیەتی. ئێمە کە چەپڵە بۆ ئەوان لێ نەدەین ئەوان جووا لە ئێمە ناکەن. ئەگە ئێمە باجیان بین و تۆڵان لێ بکەین و قەدوا ناکەن. چاوەڕوانەکرێ ئەم ساڵ نەوت بدرێ؟ مەحاڵە بدرێ مەحاڵە بۆ هاوین داهاتوو بۆ خۆستاندنی خۆمان مەحاڵە بۆ بێ ئومێد و ڕەشبینانە قسەکە. هیچ کاتێ هەر کاتێ مردووی قەبرستان گەڕایەوە وەزی ئەم میلەتە بەعام باشە بێ. هەر کاتێک مردووی قەبرستان گەڕایەوە وەزی ئەم میلەتەش باشە بێ. هیچ کاتێ باوەڕم بەم میلەتە نەماوە بەم دەساتە نەماوە تا سەر ئێسقان بێ ئومێدم لە سایە ملیار تا کۆتایی بێ ئومێدم. وەکو گەنجێکیش دەساتمە بێ هەر ئێستا ئەم وڵاتە بەجێهێڵم بە دەساتم نییە و توانام نییە و معاشەم 400,000 بکرا بە 150. بە 150 ژیان چێتە سەر ئەی کوری بەرپرسێک لە قمارێکە دوێنە شەو 6 دەفتەری داناوە بۆ باسیەوە ناکرێن. وڵا دوو ماش دو ساڵە وەرنەوتم وەرنەگرتووە. ئارە وەڵام ساڵ نەو کڕیوە؟ نەوە پار کڕیم. ئەم ساڵ ئەم ساڵ جار نەمکڕیوە. زانی بە چەنە؟ نازانم بە چەنە بە ئەمڕۆ کە سی مانگە بە 155,000 بۆ 160,000 دینارە. وایە تەوە ڕازەکەیت وایە وەڵایی بڵم سینای بۆ نایاتێنێ ئەڵێن ئەی فڕەشە بە وڵاتان چۆنەیە و چۆن نایە ئەیا بۆ کۆمپانە و گرێبەشی لەگەڵ تورکیا و ئەوانە کردووە. دەنگداتۆ؟ بەڵێ بەڵێ؟ بەڵێ. ئەم بەڵێی تۆ نابێ وەفایەکی تیاابێ بۆ حکومەت کە حکومەت چاوی لە تۆی هاوڵاتی بێت کە تۆ دەنگداوە بەم حکومەتە دەنگداوە بە دەوڵەتی کوردی نابێ حکومەت ئاگای لە تۆ بێت و نەوتێ بۆ دابینکە؟ بەڵێ بێ ئاگای لە تۆ بێ بەرەوەڵا من دەڵم بۆ بێ ئاگای لە تۆ بێ و چاوی لە میلەتی شەو بێت. وایەنەوە نییە دەڵمەوە بە بەڵێەوە بێ شاوی لە میلەتی شەو بێت. بیری نەوت ناکەی؟ بەروەڵا
بەر وەڵای ئێستا من ئەلعان لە خەمی کڕینی نەوتان بۆم ساڵ چەندێکە وەرەنەگەن وەڵای تر وەکو خەڵکە بڵێم چی وا بە 3 ساڵت ئەروەڵا مەسان ئێستا بەچەنە واللهی معلومە لە دەوری سەو چلا بێ 155 بۆ 160,000 ئەمڕۆ کەسی ماگە بەڵێ ئەمڕۆ حکومت بۆ نەوت نایە بە خەڵک واللهی ئەوە بێ لە خۆیان پرسی بۆم چی بۆچی نایە ئێمە هاوڵاتی چیمان پێکرێ پەنا بۆ کوێ بەرین چارەسەرێک هەیە هیچ چارەسەرێ نییە ئەمڕۆ هەرچی بڵێن قیمەتی نییە هیچ و هیچ ئەکاتە چەند قسەی هاوڵاتی هیچە بەس دووکەڵەکەی بۆ میلەتە خێر و بێرەکەی بۆ خەڵکو و دووکەڵەکەشی بۆ میلەت میلەت چووە سەر سۆنقای دەنگا دەنگیدا بە بەڵێ ئەبێ وەفای حکومت چی بێ بۆ میلەت چکم میلەت پشتی حکومەتی نایە لە عەرز پشتی دەسەڵاتدارەکەی نایە لە عەرز ئەبێ وەفای ئەوان چی بێ بۆ ئەم میلەتە وڵای جارانیان و ئێمە پشتڕەسوور بە کۆمەڵانی خەڵک ئەمڕۆ کۆمەڵانی خەڵک هەرچێکی کرد بوو بە بڵقی سەر ئاو ومێدە هەیە کەنەوت بدرێ ئەم ساڵ ومێد بەچێ ئەوەی کەنەوت بدرێ ئەم ساڵ وڵای ومێد بەچێمانە هیچ ومێدێکیان نێشتوێتەوە هیچ ومێدێکیان بۆ خەڵک نێشتوێتەوە وڵای لەوانەیە 4 ساڵە وەرم لەگرتوێ ئەی کڕی ساڵانە ئەی تەبعاً پیاوی فەقیر کابرایەکی کرێچی و 8 سەرخێزان مەجبورم نەوت بکڕم مناڵەکان چی لێ بکەم هەبێ بەڕڵایەکەم باشە ئەم ساڵەوتە کڕیوە ئێتا ئێستا نەمکڕیوە لەمە و دوا مەجبورم بیکڕم زانی بە چەند ئەمڕۆ وەڵی وەکو باسیەکەن بە 130,000 ئەمڕۆ کەسی مانگە بە 155 بۆ 160,000 لە شوێنی خۆیدا ئەگەر بۆ بێنە ماڵەوە بە 170,000 جایتی قوڕی کێ بکەین پارەمان بەدەسەوە نییە و ئەم زلوفەتەی کەوتین و ئەمە ژیان نییە حکومت بۆ نەوت نایە بە خەڵک لە کاتێکە نەوتمان هەیە خۆمان جەماعەتێکی سەرمایەدار و جەماعەتێکی ئەی خەنە گیرفانیانەوە بۆ خۆیان ئەیخۆن و ئەم میلەتەش وەوتاوە خەڵک دەنگیدا بەم حکومەتە بەڵێ دەنگمان لەم چەند ناوە ڕۆژەدا بەڵێ. باشە وەفای حکومت ئەبێ چی بێ بۆ لە خەڵک بەرچاوی بێکە ئەم عالەمە ڕووی کردووەتە ئەم سنووقانە و دەنگیاوە لەبەر ئەوەی خەڵک نەجاتی بێت لەم نەهابەتیە وەڵای لەو بڕوایم ئەگەر ظروف ئاوا بڕوە هەموو شتێک گرانتریشە بێ نەک نەوت والله هل نبينا منها تقريبا 2 ساڵ بیرە نەماوە نە والله زانی نەوت دۆستێکی ئێمە بوو لیان کردین دۆستێکی دێرین بوو نەوت لیان کردین مودی نەما باوی نەما لە کوردستانە نەوەڵا خۆمان بەسەر نەوتەژی نەوت نەما نەوت کۆماوە ئەو میلەتیش چاوەڕێی زستانی شات و بێنەوت و بێغاز و بێوەز و وا بە خێری گێڕێ بە چاکەی بێڕیشەوە یەکێکم لەو کەسانەی کە دەنگم بە بەڵێدا خۆم و ماوم ناوە ئەبێ وەفای حکومت چی بێ بۆ تۆ وڵی تر بەشکم شەڵا لەمە و لە باشی کەن نەوتەکەمان بەنێ و وەزع باش بێ بەرەو باشی بڕوە زروفەر وا بێت وڵی تر ئێمان لە مەودووە ئەمان کە هاتی ئەم ژیانە هاتیە بەسەرمانە هەنگاوی ناخۆشترمان بینیە ئێمە هەر فێرین هەشوەن بێژین ڕاهاتوین ئارە وەڵا ڕاهاتین بم بەزمە نەوتیش نەبی هەرەژین ئەی نەوت من و تۆ هەردوو هاودەردین هەردوو گیرۆدەی حکومەتی کوردی حکومەت بە میلەتێکی ئاوا تایسن نتوانێت بەرمیلە نەودووە چ دڵێک بێ خۆش بێ خەڵک قابلێتی ئەم خەڵکی کاتێت سەر دەنگدان خۆی گۆڕێت و بۆ خۆی بۆم خۆشەکات و بۆی هەڵا پەرد و سەرچۆپی بۆگرێ ئەمە باجەکەیەتی خۆی گەورەش تا کێو نەبینێ بە فریتێ ناکە وەکو سعری دۆلاری لات و هەر دقەی سعرێک هەموو دقەی چێتە سەری وەڵای لەو بڕوایم ئەگەر ظروف ئاوا بڕوە هەموو شتێک گرانتریشە بێ نەک نەوت ئەم وەرەقەیە ژیانجی 10,000 نەزەنی و بە بەلاش حەلاج ئەڵێ وەڵا نەوتانەی هیچی دیار نەبوو هیچ و هیچ ئەکاتە چەند قسەی هاوڵاتی هیچە نە بەخوا بۆ قەترەیە بیخەیە چاودینمان بەڵاوازم 2 ساڵە بەرەوە سێڕوە بەڵێ ئەم ساڵ کڕیتە هەم ساڵ کڕیمە بە چەند کڕیت بە 110 بەڵێ تۆ چانسە هەیە هەرزان کڕیتە زایم ڕۆ بە چەنە مانگی شەشاک ئەم ڕۆزانی بەچ ناکاتی گەرماکە کڕیت ڕەمەزانە بەڵێ زایم ڕۆ بە چەنە ئەمڕۆ بە 155 150 بۆ 160 بەڵێ با بڕای تۆ بۆچی حکومە نەوت نایە بە خەڵک بەڵای تر بە بۆنەی وەزعەکەوەیە وەزعەکە وا عیجابەکان نەیە دیارە وەکو پێویست نایە ئەکە نەیەت مەجبورێتی چی بکە حکومە نەوتمان هەیە تر نەوتەکە ئەوان نازانم تا چەند پێ دوایە سزای خەڵکی بێدا چیەکە ئەمە سزادانی خەڵکە تا چەند پێ دوایە مە سزادانی خەڵک زای نازانم
وەزعەکە وا عیجابەکە وە سزا نییە کەیوە سزایە پێ دوای حکومە لەسەر حەقا ناتوان بڵێم لەسەر حەقیشە بەڵام تر بە پێی وەزعەکە جۆڵێتەوە پار هەر کەس وەرێکن نەکرد من ساڵا بۆ 3 ساڵە ئەمە بۆ 2 ساڵەشە بەڵێ لەو تکڕێم ساڵ نەخێر تەمانی بیکڕی والله ئەگەر ئەوا بێ نەخێر بەچی بیکڕێت 150 160 بەچی کڕێت ئێستا بە 150 بێت بە 160,000 ئەمڕۆ رحمەتە دێ بێ بەچی کڕێت ساڵان تۆ چەند بەرمیل پێویستە ساڵان 2 بەرمین 3 بەرمینی پێویست بووە باشە بە بڕایتەوە بۆچی حکومەت نەود نایە بە هاوڵات حکومەت خۆی کرد بتەرخەمە کاکە حکومەت خۆی نایڵێ ئەگەر بیاڵێ بێت احتیاجی بڕۆ ناکەم با دەرچێمە قد ئەسب یعنی ئەقلم نایبڕێ کە ئەگەر بیاڵێ حکومەت نەوت بێتە ناو بەو نەعەگران نابێت خەڵک چۆنە مەشهوری ناخوا شتێکە گران بۆ خەڵک زیاتر خواستی لەسەر چەند پێ دوایە حکومەت سزای خەڵکەدا والله پێما لە سا تا نەوەش خزا دەبێ بنێت چونکە معنای نیە تۆ لەژێر دەسەڵاتی هەرێما دەرەچی بە گاز و بنزین و هەموو شتێک لەگەڵ عێراق و فەرقی هەیە لەسا گاز بنزین نەوت لە خوارە بە 400 لێرە بە 775 یعنی نەک تەنیا نەوتەکە نییە بێ منە لەگەر ئەوە بمێنێت تۆ بکوێتە سەرما تا 200 شەڕوەت حکومەت خەڵک دەنگی دا بە بەڵێ لەم چەند ڕۆژە ڕابردوودا ئەگەر حکومەتێ نەتوانێت سوتەمەنی بۆ خەڵک دابین کە کارا بۆ خەڵک دابین کە ئەگەر حکومەتێ نەتوانێت ژیانی خەڵک خۆشکات ئەو حکومەتە ڕاشی گەێنی یا ڕانەگەری چ سوودێکیە هیچ سوودێکی نییە ئەو بەڵێش ئەمجارە نەک بە نەخێر بە هیچ چەر بەبێ جواب بمێنێتەوە بەس لە پڕێکی سپی و بەبێ هیچ شتێک نەوتی کڕێم ساڵ بەڵێ بەچەند کڕیت زانێ سا بەچەنە 155 بۆ 160,000 ئەمڕۆ ئینشەڵا گرانتری شەوێ بۆ ئیشەڵڵا ئەی بێ وا بڵێن خۆ بڵێن هەرزان هەردان نەبێنە وڵا هەروە بڵێن باشترە بە بڕایتەوە حکومەت بۆچی نەوت نایە بە هاوڵاتی هەموو کەسێکەزانێ بۆچی نایە وڵاتی کاکەشی تۆ پێمان بڵێ کەس هێ نەزانێ تۆ پێمان بڵێ نەزانێ چی پێ بڵێن نەوت بۆ فەقیر نییە کە بۆ فەقیری نەبووی تا ئێوارە تۆ بڵێ نەوت نوێ هیچی نیتی وڵا یەخوا ئەم دەنگانە بەخۆشی بێ بۆ میلەتەکەمان بەڵام باوەڕ ناکەم ئەم ساڵ نەوتیش نەدراوە تا ئێستا وایە هەتا ئێستا نەدراوە ڕوانەکەی بدرێ وڵای چاوەڕانەکەن حکومەتەکە بیدایدان نشێ ئەوە ئاگەڕ دەست بشۆ نەوت نەکردێشتا نەم کردووە نەوەڵە گران بووە بوو ئەڵێ بە 150 155 بۆ 160,000 ئەمڕۆ کە سی مانگە ئەلێن 150 نازانم ئێستا پرسیارم کرد لە نۆت فرۆشە تی بە 155 دەزا بۆ 160,000 برادێک ڕوودی کڕیمە بە 150 پێشتری جەرزانتر پێشتر بە 130 بوو هەست ناکە ڕۆژ بە ڕۆژ گرانترە بێت بارەوەڵا بە هەستەکەم هەر نەمێنێ ئەی بەنزخانە بڕە سەری هەچی بەنزخانەیە هەمووی ڕۆژی 500 و 250 500 سەری ئەینووسن یعنی ئەوە کا نەمێنێ باش ئەم حکومەتە بە بڕایتەوە بۆ نەوت نایە بە خەڵک وڵایەتە خۆی ئەزانێ لە وڵاتێکی نەوتدارین و خوانێ بڕە هەر شوێنە هەڵەکەنی هەر پیرە نەوتە و ئێدە دەستێکردن بەسەردا ناماندەنێوتەوە هەر ئەوەیە ئەو بە پارەکەش نایدەم خەی ناکە خۆی نەوتەکە ئەیدەن بە وڵاتەکان وەک بە وڵاتێن و ئەیبرۆشن بە قاچاقی بە پارەکەش ناماندێنێ ئێبێ خۆ پارەکەم ماندێنێ داواکاری چییە؟ وڵا داواکاریم لێ حکومەت وەزە بچێتە بە خۆیان و چاوێکی لە میلەتەی خۆی وەبێت و میلەتە ڕەشڕوتی داماغ بۆ هەرکوێکی بۆ کوێچی بچی بۆ چ وڵاتێ بە نەوت داوا هەر کوێ بکەیت تۆ نەوتەیە بە وڵاتەکان نەک بۆ خۆ نەبێت هیچ حکومەتە بە میلەتێکی ئاوا تایسەن نەتوانێت بەرمیلە نەوت دوات چ دڵێک پێی خۆش بێ بەرمیلی ئەدەن بەچەند لە ئێستادا وڵای لە ئێستاە بەرمیلی ئەیبین بۆ ماڵان بە 170,000 و 165 و 70 تر ئاوا بە پێی شوێنەکە بە پێی دوور و نزیکی بە کرێ گواستنەوەکەوە بەڵێ بە کرێ گواستنەوە بە چەنە بەبێ گواستنەوە بە چەنە لێرە بێ گواستنەوە 158,000 155 تر ئاوا لە 55 هەرەکەمەکەیەتی نەوتی بازیانە بین بۆ ماڵان بە 170,000 چەند لیترە 216 لیتر 216 لیتر بۆ ماڵان بەڵێ زۆر جار خەڵک گلەیەوەی کردو ئەوانەی کە نەوت ئەمن بۆ ماڵان دەوترێت ئاویتی ئەکرێت ئەمە تا چەند ڕاستە دەوترێت لە کۆتایەکەیە بنەکەی وەکو دۆی لێ دێت نزیکی 15 لیتر بۆ 20 لیتری ئەمێنێتەوە کە پڵی تا ئەسووتێنێت کە زەرەر لە زۆپا ئەدا تا چەند ئەمە ڕاستە وەڵاهی ئەمە خۆی کە نەوتەکە بۆێنێتەوە پێشەکەی بێ فەحسیکە ئێمە ئێسام نەوتانە وەکو ئەم دوکانارانە هەمومان بە شەرتەی بین یەکێک شوێن و مەکانمانێ بە شەرت بۆ کابرا بێ هەش کاتی ئایبێکیە بوو ئایدی خۆمان بێ بۆ یەگۆڕین نەوتەکە پێشتر نەوت بە چەند بوو پێشتر نەوت ئیتر لە ئەوڵەوە دەستی پێکرد بە 125,000 بەزی تر هەتاوەکو دوسێ هەفتە لەم و پێشیش تا هەفتەی دو هەفتە بە 135,000 بەس ئەم یەک دو هەفتەی یەکجار وازیایی کرد کاری بەرزبوونەوەکە چییە؟ وەڵی هۆکاری بەرزبوونەکە ئەوەیە نەوت کەمە نەوت زۆر کەمە لە بازارە جاران نەوتی کەرکووکە بوو نەوتی بازیان ئێستا بەس بازیانەکە و کەمیشە چاوەڕوان نەکرێ نرخی زیاتر بەرز بێتەوە لە 155 و 160 وەڵی بەپێەوە ئێستا لەم دوو ڕۆژەیە
10,000 بەرز بۆتەوە لە دوێنێ ئەمڕە دوێنێ ئەم بەیانێ بە 50 بارمان کردو ئێساچینەوە بە 55 باریەکەی ئەو هەموو یان بڕابکە وەکو سعری دۆلاری لات و هەر دقەی سعرێک هەموو دقێچێتە سەری باش خەڵک توانای هەیە نەوت بکرێت لە ئێستادا ئەوەندەی ئێوە لە بازاڕان و خەڵک زۆر تەلەفۆنتان بۆکە وڵی خەڵک تەلەفۆنەکە و هەمووی سعرەکەی بەلاوە زۆرە نەوەڵا خەڵک توانای بەعام بۆ نمونەوەی ئەوی پار 4 بەرمیلی کڕبێ ئەم ساڵ 2 بەرمیلەکڕێ ئەوی دانێتتر بە پێی توانای خۆی هەچ کەس بە پێی توانای خۆی بەڵام بازاری وەکو بازار کزە ئەی نەوت من و تۆ هەردوو هاودەردین هەردوو گیرۆدەی حکومەتی کوردین هاوڵاتیان گلەیی و گازندەی زۆریان هەیە لەوەی کە تا ئێستا ئەوە ماوەی بۆ 3 ساڵ دەچێت نەوت نەدراوە بە هاوڵاتیان چاوەڕوانیش دەکرێت ئەم ساڵ نەوت نەدرێت وەرزی سەرماسۆڵەیش بەڕێوەیە و خەریکە دەست پێ دەکات بۆیە هاوڵاتیان گلەی ئەویان هەیە لە حکومەتی هەرێمی کوردستان کە نەوت بۆچی نادرێ بە هاوڵاتیان لە کاتێکدا ئێمە نەوتێکی زۆرمان هەیە لە کاتێکدا خۆمان خاوەنی نەوتین وڵات هەیە قەترەیەک نەوت لە خاکەکەیدا نییە بەڵام نەوتەکەی لە هەرێمی کوردستان بە کەمتر ئەدا بە هاوڵاتیانەکەی خۆی لەوەی کە لە هەرێمی کوردستان دەگوزارێت لە ئێستادا وەکو ئەو هاوڵاتی باسی کرد کە نەوتفرۆشە بەرمیلێک نەوت لەم ڕۆدا کەسی مانگە بە 155,000 بۆ 160,000 لە شوێنی خۆیدا کە دەیبا بۆ ماڵانیش بەکرێی هاتوچەی سیارەکەەوە دەکاتە 170,000 دینار بۆیە هاوڵاتیان چاوەڕوانی ئەوە دەکەن ئەگەر نەوت نەدرێت ئەگەری زیاتر هەیە نرخی نەوت بەرز بێتەوە و هاوڵاتیانیش لە ئێستادا بەهۆی کەم دەرامەتیانەوە ناتوانن نەوتێکی پێویست بۆ ماڵ و منداڵیان بکڕن و سەرماش بەڕێوەیە و هیچیش لەگەڵ سەرمادان ناکرێت بۆیە هاوڵاتیان گلەیەی زۆریان هەیە و هاوڵاتیان نیگەران لەوەی کە نەوت نەدراوە و داواکارن نەوتیان پێ بدرێت ئێمە زیاتر بەردەوام دەبین بازانین سەبارەت بە پێنەدانی نەوت و بەوەی کە حکومەت تا ئێستا ئاوڕی لە خەڵک نەداوەتەوە بیری لە خەڵک نەگردوێتەوە نەوتی پێنەداون با بزانین هاوڵاتیان چیکەمە پێ دەڵێن لەگەڵمانە بن فەرموون ئەی نەوت من و تۆ هەردوو هاودەردین هەردوو گیرۆدەی حکومەتی کوردین حکومەتە بە میلەتێکی ئاوا تایسن نەتوانێت بەرمیلە نەوت دوات چ دڵێک پێی خۆش بێ خەڵک قابلێتی ئەم خەڵکی کاتێت سەردەنگدان خۆی گۆڕێت و خۆی بۆم خۆشەکات و بۆی هەڵا پەرد و سەرچۆپی بۆگرێ ئەمە باجەکەیەتی خۆی گەورەش تاکێ و نەبینێ بە فریتێ ناکە وەکو سعری دۆلاری لات و هەر دقەی سعرێک هەموو دقێچێتە سەری وڵی لەو بڕوایم ئەگەر ظروف ئاوا بڕوە هەموو شتێک گرانتریشە بێ نەکنەوت ئەم وەرەقەیەژیانجی 10,000 نێزەنی و بە بەلاش حەلاژەڵێ وەڵا نەوتانەیە هیچی دیار نەبوو هیچ و هیچ دەکاتە چەند قسەی هاوڵاتی هیچە نە بەخوا بۆ قەترەیە بیخەیە چاوشنیمان بۆ وایە لێرە نەوت زۆرە کاکە بۆ میلەتەی نادەن برا بۆ نایدەن بڵێ بۆ نایدەن ئیشی حکومەتە نەمیشی ئاهلیە ئیشی حکومەتە ئەیوانە وەڵایی 3 بەرمیلە کڕم ئارە وەڵا ئینفاڵ کڕیوتە ئارە وەڵای سە کڕیمە چەند کڕی بە 140 زانیسە بە چەنە وڵی سە نازانم ئەم ڕۆکەسی مانگە بە 155 بۆ 160,000 باشە ئێوە لەسەر میلەت گرانیان کردە و گوناحیانەگەیە بۆ ئالۆ میلەتێک وڵا داواکاری وە نەوت بۆ میلەتە بدەن و بە فەقیر و فقرای بدەن و بە گران نەیدەنێ و دوعای سەرت و با ئەو میلەت بە خۆی بژیوتەوە بەناشکری نەبێ بەخا بەکرێنیش دەستمان نەکەوە ئەم سابی کڕی نەوت نەکڕێشتا نە بەخوا نەمان کڕیوە ئەم ساڵ مەگەر نازان هەر ڕقەبینەوە خێزاناریشن و هیچ شتێ نییە براقی باوکمی ئەڵەن زەلامی لە مەڵ خۆمانوتی بە 150 155 بۆ 160,000 ئەمڕۆ کە ئەمڕۆ 30 مانگە بەڵێ جا بە هەرچەند نەبێ ئێمە چی بکەین تاسە بۆ فەقیر نابێ مەگەر ئاو سووتێنی هەر چەند بەرمیلە کڕی پارەکە 2 بەرمیلمان کڕی چی کردی بەشی کردین بەس بە نیوە ناچڵی ترە تا ژەمێ دامان نەگرستان 2 ژەمە ئەمان کوژان و خوانی بڕێ ماڵ خێزانە خۆ دەزانی هۆدەیە بێ 2 هۆدە بێ ئەگە میوانەکە بێ مەجبوری ئاور ببێت بڕای تۆ بۆچی نەوت بە خەڵک نیان خۆ نەوت زۆرە بڵێن چی خەتا ئێمە حەزەکەین خۆی حکومەتەکەمان بە قانون بێ و خینی فەقیر و هەژار نەخات و بماناتێ دەگەنەیە بەچی بکەین خۆ بە پارەکەیشە ئەماناتێ وانە ئێمە بماناتی حکومەت بە پارە ئەماناتی خۆ بەخوا بە هینیش نەمانەتی حەزەکەن هەر ماڵێ بەرمیلێ بە پارەکە بماناتێ لە شوێنی نەگەڕێن ئەوە حاچی وا لە دەسەڵاتی ئێوە لە هینەکانە بەش خۆی ئەچڕێ بەهاچەنە بێ بەس ئەوەی تێگەوا لە دەرۆغۆک و غەریبە وایە
بەشی نییە لە هیچ شتێ بەخوا من ساڵێکیان غازیانەیە دراوسەکەم ئەم لایەکێکی داگرت و ئەو لە دوانی داگرت و ئەمان دوای غاز دەگوڵە خاڵە نییە غاز بەش ئێوە نییە ئێمەش بەخوا بە تەباق چێشمان لێنە نابەخوا لە بیرم نایە وا بزانم 3 ساڵە وەرمان نەگردو نارەوەڵا نەوت کووە لە بازارەوەتە بە 150 و بە 160 هەیە کەچی بۆ تەوزیق قەترەیە نییە یعنی چیم باشە بۆ لە بازار هەیە بەو گرانیە بۆچی بۆ تەوزیعەکە نییە مەسەلەکە چییە ئێمەیەکی فەقیر نازانین هەڵێن نەوت نییە ئیت نازان بەس لە بازار وەک خۆڵ وایە چەند پێ دوایە سزای خەڵکی بێدەن سزا لەوە سێزاتر لە ئەمریکا بەرمیلێ نەوت نەوانەیە نەچێتە 50,000 لێرە لای ئێمە بە 150,000 و 160,000 تێگەی وڵاتێ نەوتی نییە لێرە هەرزانترە دووقات سێقات لێرە هەرزانترە ئێمە لەسەر نەوت دانیشین 3 قات نەوتەکەمان گرانە لە خەڵک من 2 هەفتە لەوەم پێشتێم کرد بە 140 150 و 160 معنای وای لە پەسا بەرز بێتەوە لەوانەیە هەفتەیەکی بچێتە 200 غێراوە بەرز بێتەوە بەربێ لە کڕی بەخوا دوانم کڕیوە بەشتەکە هەڵا بەشی لەوانەیە مانگێکمان کرد ئێستا دوایە بێ دانیشتن بەبێ ئاگر و بەبێ هیچ ئەوە حاڵەکە ئێمە کە بین وە 3 ساڵە بەخوازم نەوتم وەرنەگرتووە پار نەپێرا وەرم گرت ئەم وەرەقەیەژیانجی 10,000 لێزەنی بە بەلاش و حەلاج ئەڵێ وەڵا نەوتانێنی هیچی دیار نەبوو هەرەوەڵا باشە چاوەڕوان نەکری ئەم ساڵ نەوت بدرێ باوەڕ ناکە سەرماسۆڵە خەرگە دەست پێک سەرماسۆڵە دەستی پێ کردو اینجا بەخوا نەوتێەوە تا پرسیان گوڕێتی تۆڵی بە 160 ئەو ناوێ پرسیارم کرد بە 150 بێت بە 160 بەبێ برنەوەش 10,000 لێ سێنە تقریبان ئەچەر 170 تامان وایە ڕاست نەوەڵە ئاوابی خەڵی دارە ناک باش بڕاتە بۆنەوە نایان بە خەڵک وڵی نازانم مەسەلە حکوومەتەکەمانە یان نییە ئەوە نازان لەسەر تاسەری جیانە لە ئێستاە نەوت کەمتر بە لە 60 دلار فرۆشرێت بەڵام ئێستا نزیکی بە 160,000 150,000 نزیکی سێقاتی و سەعرا ئەکات وانە وڵا وایە بەڕێز بەجەزای خۆ بژی بقینە بە 160ەکە بەخوا باوایکە ڕەنگە بە 200 دەسێ نەکەوێت ئاوا بڕۆ بە 200 دەسێ ناکەوێت هەرە وەڵا دەسێ ناکە نادەم چارەسەرەکەمان چۆن و چۆنی باخەم ناڵم هەری دارە ناکە کابراڵێ بە بیلتەریشی با 4 کارەبا بیلتەری لێوێ هەر هیچ ناکە ئەی نەوت من و تۆ هەردوو هاودەردین هەردوو گیرۆدەی حکومەتی کوردی حکومەتە بە میلەتێکی ئاوا تایسن نەتوانێت بەرمیلە نەوتوات چ دڵێک پێی خۆش بێ خەڵک قابلیێتی ئەم خەڵکی کاتێت سەردەنگدان خۆی گۆڕێت و خۆی بۆم خۆشەکات و بۆی هەڵا پەرد و سەرچۆپی بۆگرێ ئەمە باجەکەیەتی خۆی گەورەش تاکێ و نەبینێ بە فریتێ ناکە وەکو سعری دۆلاری لات و هەر دقەی سعرێک هەموو دقەی چێتە سەری وڵی لەو بڕوایم ئەگەر زروف ئاوا بڕوە هەموو شتێک گرانتریشە بێ نەکنەوت ئەم وەرەقەیەژیانجی 10,000 لێزەنی و بە بەلاش و حەلاج ئەڵێ وەڵا نەوتانێنی هیچی دیار نەبوو هیچ و هیچ دەکاتە چەند سێ هاوڵاتی هیچە نە بەخوا بۆ قەترەیە بیخەیە چاوت نیمان پارە وەرم نەگرتووە لە پیارارە وەڵا هاریش نەدرا نا پیارار وەڵا ئەیسە نەوتە هەیە نە بەخوا بۆ قەترەیە بیخەیە چاوت نیمان ئەزانی بە چەند ئێستا بەرمیلی ئەڵێن بە 100 هینە 145 سەمن پرسیارم کرد لە فرۆشەکان 150 پێ بۆ 160 ئالۆ بێ وەڵی نیمانەمەگۆ بێ دەبەکان فرەدەین ئەی بەچی زستان بەچی ئەژی وەڵی ئەگەر کارەوە بووە هیتەر و هیتەرش نەبوو بە هیچ بەخوا نیمانە هیچمان نییە خواوە قووەتی کاس بیشمان نییە بیکڕین نەپارەمانەیە نە کەم ئەندامیشی 1 دینارشم نییە باشە خەڵک ئالەمەوە دەنگیا بۆ دەوڵەت بوون ئایا دەوڵەت بوون ئەبێ خەڵک برسی کریانە بێ ژیانی خەڵک خۆش بێت تێر بێت و لە سراحەتە بێت ئەبێ سراحەت کە ئای بۆ چی بێ ئەی بە بڕای تو بۆچی نەوت دەیان بە خەڵک وەڵی سوزانم خۆیان نەزانم وەڵی سوزانم پیریەکە نەمانە چەندێکە نەوت وەرنەگرتووە وەڵا 3 ساڵە توانوە نەگرت نەوتیچ هیچ نییە ئەی نەوت حکومەت بێ حکومەتیش ماوە نییە ڕێی من نییە باشە نەوت ئێستا لە جیهانە بە کەمتر لە 60 دلار فرۆشرێت بەڵام لێرە نزیکی بە 120 دلار و 130 دلار لێرە 165,000 بەڵام لە جیهانە بە 60 دلار فرۆ نایشکە 50 دلار ئێمە یعنی سەرچاوەکە شوێنەوت نییە تۆ لەسەر نەوت ناژی
باش بە بڕای تۆ بۆ نایدەن بە خەڵک وڵی دز و جەردە و پیا و خراپە نابۆ نایەن هەمووی خەڵکێنەوەتی خەبی دێنێ سەر تۆ بدەنێ کولی ماوە بەرمیلە دوو وەرمیلیشی بەس نایی ئەم دوو سێ ساڵە کڕیتەوەیە هەموو ساڵی سەر خواوەشیری 4 بەرمیلم کڕێ بەس دە من 10 ڕۆژ پێش انتخاباتەکە بەرمیلی بە 135 ئێستا بە 165 چاڕوان نەکرێت زیاتر بەرز بێتەوە ئەگەر نەوت نەدرێ ئەوا بڕوا هەیچێتە 200 ئەگەر ئاوا بڕە لە 200 لە 200 خۆی یەکرێ هەموو ساڵەوە منگەدا وڵی دەنگما من زدی عرب دامە ناوەکو بۆکو کورد نەمدا وەڵام زدی عرب دەنگەدا هەموو کاتە زدی عرب دەنگە معاشی شمێنم سەرزادی نارێ 18 ساڵش خوێندومە تا لە مەکتەبیشم تەواو کرد تا عینیشانەکەم بەڵام زدی عربەیە داواکاریمان ئەوەی داواکاریمان چێ داواکاریمان هەر بێت و ئەم وڵاتە بە هەمویان دز و جەدەی تیانەمێنێ وڵا خۆی سەقام گیرە بێ لە خۆی من لە ناو مناڵەکانم خۆم خراپ مەقەدەرم کرد کو میوانی دوورە وڵاتی لاتوە نەوت وڵا نەوت هەر نەبان بوو بە بڕوتی بەڵێ ڕاو چێ لەسەرەوەی کە ئێمە خۆمان نەوتمان هەیە و بەڵام نەوت ئاوا گرانە وڵاوە خوانی خۆن ئەزانی نەوت بە چەند ئێستا 165 بەینی 155 بۆ 160 بەبردنەوە ماڵەوە نا هەر لێرە چاوەڕوان نەکرێم ساڵ نەوت بدرێ بە بڕای تۆ نا ساڵە کڕیتە نا بەڵێ کڕیم ساڵی چ کڕیوە هیچم نەکردم تا ئیستا بە بڕای تۆ هاوڵاتی چاوەڕێکەی نرخی زیاتر بەرز بێتەوە ئەگەر نەوت نەدرێ بە 200 بە 200 داواکاری چێ لە حکومەت وڵا حکومەت ئەبێ چارەسەرێکی ئەو میلەتە بکە ئەم ساڵ نەوت بڕێ هەبێ وڵایەتە خوای زانێ خۆیان خۆی خۆیان نەوتە کڕێ وەزستان بەخوا هیچمان لە ماڵانێ بەغازەکە نانەکەی بەخوا بەمان ناکرێت بە 135 و بە 130 ئێستا نزیکی 160 هزار بەخوا بەمان ناکرد ئەگەر ڕقیش بووینەوە نیمان داواکاری چێ لە حکومەتە وڵا داواکاریم تاکسازیمان بۆ بکات و ئاوا لە وەزارەتە تا بە ئێمە نەژین و تۆ دەنگەدا ڕەبی بەخێر نێمەوەرەوە لەو ڕۆژەوە کە جێت هێشتووە پەرێشانە دڵی من ئاخۆ بە چ وڵاتێکەوە گیرساوە نەوتی من ڕاوبۆچوونەکانی هاوڵاتیان بەو جۆرەیە کە نەوت ئومێدیان نییە ئەم ساڵیش بدرێت چونکۆم ڕۆژ بە ڕۆژ نەوت بازرگانی پێوە دەکرێت و وڵاتانی پێدەبوژێتەوە و خەڵکی کوردستانیش بەهۆیەوە ڕق دەبنەوە هاوڵاتیان نیگەرانە لەوەی کە ڕۆژ بە ڕۆژ نرخی نەوت بەرز دەبێتەوە هاوڵاتیان چوونە سەر سنووقەکانی دەنگدان و دەنگیاندا بە بەڵێ بۆ ئەوەی نەوت و بۆ ئەوەی کارەبا و بۆ ئەوەی ئاو و بۆی خزمەتگوزاری بۆی موچە چاک بێت لە ئێستادا خەڵک چاوەڕوانی ئەو وەفایە لە حکومەت کە وەفادار بێ بەرابەر بەو دەنگانەی هاوڵاتیان و چیتر سزای خەڵک نەدات و چیتر میلەت لەمە زیاتر نەچۆ سێرێتەوە ئەمە ڕابۆچوونەکانی هاوڵاتیانە و ئومێدیان وایە کە حکومەت بەخۆیدا بچێتەوە و چاکسازی بکات و چیتر ژیانیان لەمە خراپتر نەکرێت پەیامی ئەم جارەشمان گەیشتە پایان تا پەیامێکی دیکە هەموو لایەکتان بەخوای گەورە ئەسپێرین خوای گەورە پشت و پەنای هەموو لایەکمان بێت